وڵای بنزین بە شێوەیەکی بەرچاو دابەزیوە لە چاو ساڵانی پێشووترە و ئێستاش بنزینیش کەمانەیە بە 1950 هەڵە نەبم و بە 900 شەمانە 900ەکەش خراپ نییە و ئیشی پێکرد و کاری پێکرێت بە زۆربەی زۆریان تا ڕادەیەکی زۆر لە سا 6 هەفتیان هەر 1950ەکەی تێیەکەن بە مەبەستی ڕێخستنەوەی کاری تەکسی و بۆی هاوڵاتیان پارێکی زۆریان لێ وەرنەگیریە لە کاتی گەیاندنیان بۆ شوێنێک بڕیارێک هەیە کە لە ساڵی نوێەوە تەکسی میتەر عەدادی تەکسی بخرێتە بۆری جێبەجێکردنەوە مناتومەتە بەڕێوەبەرایەتی گواستنەوەی سلێمانی بۆ زانیاری زیاتر لەسەرم بابەتە کاک جەمیل کەمال بەڕێوەبەری گواستنەوە سڵاو لێبێ کاک جەمیل ئەم بڕیارە کێچێتە بۆری جێبەجێکردنەوە و چۆناییشە بەڵێ بەخێر بێن وەڵا بڕیارەکە ئەچێتە بواری جێبەجێکردنەوە و جارێ لە تێستان ئیشەڵا بە ئایندێکی نزیک احتیمالیایە بگاتە سەری ساڵ یا پێش سەری ساڵ بکەوێتە کار ئەم تەکسی میتەرەکە ئەمە لەلایەن چێوە جێبەجێ ئەکرێن بابەتە ئەم بابەتە لەلایەن کۆمپانیەکان و جێبەجێکرێ بە بڕیارێکی گرێبەستێک لەگەڵ وەزارەتی گواستنەوە ئەوان گرێبەستەکەیان کردو و ئەچێتە بواری جێبەجێکردنەوە بۆ ئەوی ئەمەش بە مەبەستیەوەی کە هاوڵاتیان پارێکی زییا و زیادیان لێ وەرنەگیرێت بزانن مەسەلە لە شوێنێکەوە بۆ شوێنیشکە بە چەنە ڕۆن چەند کیلۆمەترە بۆی پارێکی زیان لێ وەرنەگیرێت لە ڕابردووە بە سیوا کرا کاتی هەر دەرگەی تەکسەکەکەیتەوە 250 نەحسابە ئەمە شەربامان شێوا بێ؟ نا بام بەو شێوەیە نییە چونکە ئەم هەموو ساڵانە سعر دایانرێت بۆ ئەم تەکسیانەمەش بەپێی نرخی سوتەمەنی تا سوتەمەنی بەرز بێتەوە نرخی تەبعاەوەش بەرزە بێتەوە سوتەمەنی دابەزێت ئەمیش داوازێت چی بۆ سوتەمەنی تەکسیەکان ناکرێ هەندێک جار شۆفەی تەکسیەکان گلەیان لەو بابەتە هەیەکاڵێ ئێمە سوتەمەنیمان بۆ دابین ناکرێ وەکو ئۆتۆمبیلێکی تایبەت سوتەمەنیەکڕین ئەگەر ئەوان نرخمان بۆ دیارکە ئێمە زەرمانە ڕاستەکە وەڵای بنزین بە شێوەیەکی بەرچاو دابەزیوە لە چاو ساڵانی پێشووترە و ئێستاش بنزینیش کەمانەیە بە 1950 هەڵە نەبم و بە 900 شەمانە 900ەکەش خراپ نییە و ئیشی پێکرد و کاری پێکرێت بە زۆربەی زۆریان تا ڕادەیەکی زۆر لە سا 6 هەفتیان هەر 1950ەکەی تێیەکەن نرخیشان بۆ دیاری ئەکرێ بۆی کە و بەرزوو نزمانەکە بۆ هاتوچۆکە بەڵێ بۆ هاتوچۆی تەکسیەکە بەڵێ ئەی چۆن بەڵێ ساڵانە نرخیان بۆ دابینەکە مەسەن کیلۆمەترێ بە مەسەلەن بە 1000 دینار حسێبەکە یان بە 1500 حسێبەکرێ بەڵێ کیلۆمەترەکان نرخی بنزینەکەش بەبەستم نرخی بنزینەکە نەوەڵا لە دەسەڵاتی ئەمانی ئەوەیە نەوەڵە لۆگۆی تەکسی گەیشت بەشوە ئەم بابەتە گواستنەوە بەردەوام گلەی ئەوەی هەیەکاڵێ هاتوچۆ ئیجراعەت ناکات بەڵێ وەڵایی لۆگۆی تەکسی تا ڕادەیەک خەریکە بەرەو تەواوبوو نەڕوە بەڵام هەنی کێش و گرفت هەرە بێت بەڕێبەراتیا چۆش بە سپاسەوە ئێستا لەسەر خەتن لەگەڵمانە بەس خۆتە زانین تۆزە زروفەکە لەبار نییە بۆەوەی کە مەسەلەن ئیجراعاتەکەن ناڵی نایکەن بەڵام ئیجراعاتەکە مەسەلەن زۆر نییە دەستیان خۆش بەڵای ئیجراعاتەکەن بڵێم نایکەن نییە بەڵام بەنسبەت لۆگۆی تەکسیشەوە وازانم تقریبان 3000 لۆگۆیەکمان ما و تەواوی ئەوەشە بێت لەگەڵ تەکسی میتەرکە بکوێتە کار بۆ واتە تەواو ببێت تەبعاان بەیەکەوە تاواکەریەکە بن لە دوای تاوابوونی مەسەلەن لۆگۆی تەکسیەکە پێش ئەوش تاوا ببێت تێستی میتەرەکە ئەوی شەکوێتە کار کۆتا پرسیارم ئەو ئامریکا دانرێ بۆ تەکسی میتەرەکە کامێرە و GPS هەیە بەس GPS هەیە کامێرێکیانە نەخێر ئەو پارەکەشی بە قیست لیان وەرەگیرێتەوە لە تەکسیەکان ئەگەر بە پارەکە دانرێت بەسم بەشی اقتصاد لیانەگرێت بە 10 مانگە بە 3 مانگە بە 6 مانگە بۆ نرخەکەی چەنەکە بەقی زۆری گیرێت بیزەبت نازانم چەنە بە زۆر نییە تەنێ مانگی 15000 یا 20000 نازان بیزەبت چەنە بەس نرخەکەی زۆر نییە بەڵێ